بۆ برەودان بە وەرزش و زیاتر بە سیستماتکردنی وەرزش پێویستە لایەنەکانی دیکە هەموو جار باسمان کردووە کە تێکەڵ بە دنیای وەرزش بێم. دنیای وەرزش بەرەو پیشەگەربوون ڕوا و هەنگاوەکان قورسترە بن. لە مێژوودا بۆ یەکەم جار دادگای سلێمانی شارەزای وەرزشی دادەنێ بۆ ئەو کەیسە وەرزشیانەی کە دەچنە دادگا و بۆ یەکەم جاریش کەسانی تایبەتمەند بەوەی لە دادگا دادەنرێن وەک شارەزای دادوەری. یەکێک لەوانە دکتۆر دیار کەمالە کە میوانی سپۆرت مەگەزینە. دکتۆر بەخێر بێی. سپاس بە ئامادەبوونت. زۆر سپاس دەکەم. دکتۆر، شارەزای دادوەری لە بواری وەرزش بۆ یەکەم جارە و بەڕێزیشتان بۆ یەکەم جار ئەم ئەرکەتان وەرگرتووە. ئەمەیە پێش ئەوی بچمە ناو وردەکاری و ئەرکەکانی ئێوە وەرزشی هەرێمی کوردستان یاخود عێراق بەگشتی ئەو نە کێشەی هەیە تاوەکو دادگا بێتە ناو کێشەکانەوە چارەسەر نەکرێ؟ دووبارە سپاس. خۆی ئێمە گەرسێری عێراق بکەین، هەمیشە وتمانە عێراق پاشخانێکی باشی ڕۆشنبیری گەورەی وەرشی نییە و ئێمە ئەگەر سێری بکەین ئەو یانانەی کە لە عێراق دامەزرا هەمووی لە دوای ساڵی سیەوە، واتە ئێمە ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتانی تر عێراق پاشخانێکی دۆڵەمەنی نییە لە وەرزشە. بەڵام ئێستا ئێمە کە وەکو جەناب فەرموود لەگەڵ کرانەوەی دنیاە بە ڕووی وەرزشە، وەرزش تۆز بە چۆن بڵێ ئالۆز بۆ کێشەکان. عێراق ئێستا هەنگاوێکی ناوە کە یاسایەکی هەیە جێبەجێ بکات، لەو یاسایە جێگەی چۆن بڵێ وەکو دادگایکی وەرشی بچوشی تیاجێ کردوێتەوە. بەڵام ئەمەش وەکو قۆناغی یەکەمە. ئێمە لە کوردستانە تا ئێستا لە ساڵان ڕابردوو ئەو هەنگاوەمان نەناوە. هەنگاوێنرا لە پەرلەمان ماوەتەوە جەناب ئەزانی، بەڵام پێی چووە. بۆیە پێویستە لە کوردستانە زیاتر ڕۆشنبیری یاسایی بەرزکەینەوە، خەڵک ڕوو لەوە بکات کە ئێمە لە داهاتووە بیر لەو بکەینەوە یاسا سەروەر بێ لە یەکلایکردوی چارەنووسی پرسە وەرشیەکان. ئەتوانی ئەمێ بڵێ ئەمە یەکەم هەنگاوە بۆ بە پیشەگەربوونی وەرزش؟ خۆی ئەگەر با ڕاستی ئێمە بەڕاستی شتەکان بۆی ئالۆز و تێکەڵ نەکەین. پیشەی بڵین شارەزای دادوەری لە هەموو لایەنەکان هەبووە و کۆنیشە هەر یاسا کەسێک کە ساڵی 64. بەڵام ئێمە لە خەمساردی وەرزشوانان یاخود زۆر جار زۆر شتەیە درکی پێناکەی بەم بابەتە، درکی پێناکەی بە سەرتاتی ئەپەڕێوە و دادگاکان سێرکەین خاڵی بووە لەم بابەت. ئەگەر خەڵکێکیش بانکرابێ بە شێوەی فەرمی نەبووە، پرسوڕایەکی پێکراوە وەکو جێگیرکردنەوەی ڕسمی تا ئێستا دادگای سلێمانی بە خۆشحاڵی و ئەم ساڵ ئەم دەرگای کردەوە بۆ من و بۆ بەڕێزەی تریش ئەمە جێگیر کرا. ئەوەی کە گرنگە بیڵین چییە؟ بۆ وەرزشوانان بۆ ئێمە زۆر گرنگە، بۆ چونکە یەکەم جارە وەرزش ئەو ڕێزەی لێ ئەژیرێ. ئەم ڕێزش بەڕاستی بەشێکی بە بەرامبەرەکەتە، بەڵام بەشە گرنگەکەی خۆمانی کە خۆمان بە چاویشی بەهادار و بەخۆ سەیری وەرزشکەین و بەرگری و داکوشی لە وەرزشی خۆمان بکەین کە بڵێن ئێمەش هەین چۆن کشت و کاڵەیە، چۆن لایەنەکانی هەندەسە هەیە. وەرزشی بەشێکی گەورەی کایەکی گەورەی وەرزش ژیانە بۆ خەڵک. بۆیە ئەم بابەتە وەکو قۆناغی یەکەم بۆ ئێمەی وەرزشکار گرنگە. بۆ چونکە لەمە پاش لەمە دووە ئەگەر داوەری بەڕێز خۆی پیشەی شارەزای جەناب دەزانی پیشەی داوەری ئەوەیە تۆ کاتێک دادوەر ئەوێت لایەنێکی ئەو کەیسەی کە لەبەردەستی هەیەی سروشتەکەی لە ڕووی هەردوو ڕووی هوەری و زانستیەوە شارەزایی زیاتری هەبێ، زیاتر قوڵ بێتەوە تایە، ئەم لە ڕێگەی کێوەیکە لە ڕێگەی شارەزاوەیکە تۆ ئەم بابەتی بۆ بەرچاوڕوونەکەی بۆی ئەو بتوانێت ئەو کێسەیەک لای کاتەوە لە کاتێکە ئەمە کە لە فەراغێکا بێت بێگومان کێسەکان یان دوا ئەکەوێ یان ئەوەیە کەیسەکە لەوانەیە بڕیارێکی دروست لەوانەیە تێپەڕێ. بۆیە ئەمە وەکو هەنگاوێکم کارێکی گرنگە. کەواتە کەیسەکانی وەرزش چۆتە دادگا بۆیە ئەمە جێگیر کراوە شارەزای دادوەری لە بواری وەرزشدا. بەڵێ کاکاران خۆی ئەوە گرنگە هەرچەنە لەوانەیە بەگەرمەجالم بێ ئەوە گرنگە جاری وایە خەڵک تووشی سارکردنەوە ئەبێ یاریزان با بڵێن. بۆ نمونە لایەنەیەک کێشێکی گرێبەستی هەیە بەرامبەرەکەی پێڵێ بڕۆ شکات کە لە دادگا بە 5 ساڵی کەش تۆ مافی پێ نادرێک لای ناویتەوە ساردی کاتەوە. ئەمیش لە بەرامبەر لایەنێک شک نابە یان هیوایەک شک نابە لە دادگا کە دەستی بۆ بەرێ. بەڵام تۆ کاتێک یاریزان ئەزانێ و هەتا ئیداریش کە ئەزانێ لە دادگا و لە داهاتووی شەڵا لە دادگاکانی کەشە ئومێدمان وایە ئەمە بەرفراوان بێ کە ئەزانێ هیوایەکەی لەو دادگایە بێگومان سیقە بە دادگاکە پەنای بۆ بە. بەڵام من ڕۆیچکەی ئەگەر ڕێگەم بێ ئەوەش باسکەم ڕۆکەی تری ئەوەیە ئێمە چۆن ڕادەی ڕۆشنبیری یاسایمان بەرز بێتەوە وەکو یاریزان وەکو مامەڵەکردن لەگەڵ پرسەکانی زەوی و ئیسtismار و چیچی کە لە داهاتوو ئەمە ئالۆزە بێ بێگومان پێویستمان بە زانیاری هەیە وەکو کارژێڕی وەکو یاریزان بووی لەگەڵ ئەم پرسانەیە مامەڵە بکەین. چۆن یانی جاری وایە ئەبینی یاریزان گرێبەستێکی
واژوو کردووە تەنها سەیری نرخی گرێبەستەکەی خۆی کردو بزانە چەند وەرەگرێ گرێبەستەکەی واژوو کردووە هەر جاری ئەسڵ نسخەشی وەرنەگرتوێتەوە بەڵام کە دوایی سیرەکەی کە تووشی کێشەیەگە بێ مافی ئەخورێ چونکە ئەیدۆڕێنێ هەنێ لە برگەکانی وا نووسراوە لە بەرژۆندی یانەکەی تەرەفی یەکەم سێکەم وەکو تەرەفی دۆمە دۆڕێ دوای لە پرسەلم نەمزانی وایە یان عەربی تێنە گەشتمانی بە تایبەتی کوردەکانی کە لە دەرەوە یاریەکەن ئەمە ئەبێ پێویستی بەچێ بە تەوعیە هەیە باشە کەواتە ڕۆشنبیرکردنی وەرزشوانان لایەنێکی گرنگە لەم ئیشەدا بڵێ بۆ ئەوەی کە یاریزان لەمەولا دووربین بێت چکەمە زۆر گرنگە تۆ بۆچی ڕۆشنبیر بەرز بێت تۆ بۆی دووربین بی وە ڕووداوەکان ببینی پێش پلانێکە هەبێ کاکەڕوان یەکێ لە گرێبەستەکان من ئەمە باسیکەم لایەنەکان هەبوون مونە بۆ یاریزان نووسراوە ئەمەکو دواتر کە باسەکەی ئەمە لە داهاتوو کە تووشی مشکلای بۆیە من ئەو قسەیاکەم بۆ نمونە نووسراوە ئەم یاریزانە ئەگەر لە مەشقا تووشی پێکان بوو یانە هیچ ئەرشی پێکانی ناگرێت ئەستۆ بەزاشی کردووە ئیمزاشی کردووە دواتر کە تووشی پێکان بۆ پیان و تنجە تو خۆ ئاژوو کردو خاڵێککە گرنگ ئەوەیە یاریزان بپرسێ لە کەسی یاساناس کەسی شارزە ئایا بزانێ ئەم گرێبەستەی کا تا چەند هێزی یاسایی هەیە قۆی قانونی هەیە لایانی سێمی تایە تای نییە بزەبەوە شێ پارێزگاری لەکە کە تووشی مافخورانێ بوو ئاواتە دکتۆر ئەو گرێبەستانی کە ئەکرێ لە بینی یاریزان و یانەکەیە ئەگەر لایانی سێمیتیانە بێ کاری پێکرێ کارەکە چێت تۆ هەموو گرێبەستێک ئەبێ ئەگەر بزانی هەموو گرێبەستی بەچی خۆی قانونی دروستە بێ باشە بەڵێ بزەبێت ئەوەی لانی سێم چیە ئێمە لە کوردستان ئەو کێشەمانە یەکێتی وەرچەکان من ناوێت زۆر لە بابەتەکە دوورکەوینەوە بەڵام ئەمە بڵێتون لە کۆتایی هەر بەرۆکی دادگاگرێتمان یانە یەکێتی وەرشیەکان تا ئەم دقیقە من و جەنابەت قساکەین خۆیان ناکەن بە تەرەفی سێم لە گرێبەستەکانە بەڵێ خۆیان بکەن بە تەرەفی سێم بۆی سەرپەرشتێکی ئەم گرێبەستانە بکەن بۆی دوایی لە دادگا ئەوانیش بتوانن بن بە داکۆی شکاری ئەم بابەتە ئەوە چی لایانی سێمەکەواتە هیچ گرێبەستێک براوەتە لایانی دادوەری تاوەکو ئەوان پەسەندیکەن و ئەم گرێبەستە بێ بەڕسمی تا ئێستا گرێبەست نەچۆتە دادگا و ئەوی کە تا ئەم دقیقەی زانیاری مێ بۆ شێوەیە کە مامەڵی لەگەڵا کرابێ و یاریزان شکات لە دادگا شکاتکە تا ئێستا کەسی وام نەبینێ نازانم باش ئەکرێ بڵین ئەو سکاڵانی کە وەرزشکاران لە تۆڕە کۆمەڵایەتەکانێکن ئیتر کار بەوە ناکرێ بەڵام شوێنێک هەیە وەکو دادگا ئەکرێ ئیشی لەسەر بکەن لەوێ لە ڕووی ئەم لیژنەی ئێوە کە دووسکراون شارەزانە کاکەڕۆن عفوم کە لیژنە نیە هەروەکو بڵێن پیشەیەکە کە سەر بەوەی بڵێن نەمیلاکە نەدامەزران دەبووی خەڵک زۆر جار ئێمە وەرزشکار بە لیژنەش بڵ کاکەڕ ئەم بابەتە من تەعەن زۆر برادر پرسیارەکەنیان ئەوە زۆر گرنگ بۆ جەناب باسی کرد زۆر جار تەفەموهەیەکەیە غەڵەتێکەیە لە تێگەشتنەکە بۆ ئەم بابەتە چونکە ئێمە وەکو باسم کرد وەرزشکار ئێمە هەژارین لە بابەتە ئەجینا وەکو سپۆرگانی کە ئەگەر بڵێ خەبیری قەزایی بەلایەن و ئاسایی ئەوان چونکە زۆر دەمێک بەردەوام هەبوو ئیشی لەسەر بەڵام ئێمەی وەرزشکار ئەممان ترک پێ نەکردووە ئەجینا ئەمە نە ڕاژەیە تۆ دامەزری نە موچەیە نە ئیمتیازاتە بەڵام شتێکی پیشەیە بەرامبەر ئەوەی کە تۆ ئەچی لە دادگا بڕێک ئەو شتێک کە بۆ دانراوە ئیسحاقیت خۆ دۆرەگری بەڵام ئەوەی کە گرنگە چیە باسیکەین ئەمە ئەم کەسە شارەزا ئەوە نییە سکاڵا بەرەو بچێت لە دادگا بێ وەکو مەحامی وەکو پارێزگای نەخێر ئەمە وەکو باسم کرد ئەوەیە بەڵام گرنگی چییە بۆ ئەمەی کە باسم کرد هیوایەکە کردنەوەی هیوایەکە بۆ خەڵکی کە متمانە بە دادگا بکە ئێمە تا ئێستا وەکو باسم کرد ینی کێشەکە لە دادگاش نەبووە کێشەکە زۆر جار لە خۆمانە ئێمە متمانەمان بە دادگا نیە وەکو باسم کرد ئەڵێ بڕۆژکاتکە چی بوو ئەکەن بەڵێ چونکە ئەوە زانە فێڵی لە یاریزانەکە زانێت چی لە یاریزانەکە کردووە خاڵشکە ئەگەر ڕێم بی زۆر گرنگە بڵێم ئەم کارە بەشێکی بچووکە لە یاسا و پەیوەندی یاسا بە وەرزش ئێمە لە داهاتوو ئەمە ئەبێ بەردی بناغەیە بێ بۆ ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە لە داهاتوو چۆن وەرزش بە یاسا بکەین ڕاستە و چۆن هەوڵ بین وەرزش بە یاسا بکەین بۆ ئەوەی کە لە داهاتووە ئێمە وەرشێکی پتەومانە بێ ئێستا وەکو باسم کرد لە حکوومەتی عێراق سابیری کردوتم بابەتە بکە ئێمە پێشتریش بیر لەو بکەینەوە ئێستاش کاتەکەی زۆر بۆ ئەگەر خۆشمان نەیبینین بەڕاستی نەوەی دوای خۆمان لە داهاتووە دادگای وەرزشی ببینە چونکە جەناب دەزانی متطلبات پێداویستەکانی وەرزش بەرەو فراوان بوونە ڕوا ئالۆسترە بێ لە داهاتووە لەوانەیە وەزعەت بەرەو باشتر بڕوا یانەکان بەرەو خولی عێراق بە نمونە بەرەو پیشەگەریە ڕوا لەگەڵ ئیسپانیا بەڵێ ئەمان هەمووی بابەتە ئێستا ئەمانە ئەگەر ئێمە هەنگاومان بۆ بنایە وەرزشی زۆر جوانی یاسایمانە بوو باشە ئێمە باسی ئەومان کرد کە وەرزشی هەرێمی کوردستان بۆ نمونە کێشەیەکی هەیە لە یاسای وەرزشیە لەم کەیسانەیە پشت بە چی یاسایەکە بەسترێ تەنها یاسای عێراقی پشتی بەسرێ یا یاسای نێودەوڵەتی لە کاتێکدا تۆ سیستەمی بەڕێوەچوونی وەرزشەکەت زۆر جار یاسایەکی خۆماڵی یان ڕێنماییش نییە کارێکی خۆماڵیە جەنابەت ئاگاداری لە حکوومەتی ساڵی 92 وابزانم یان 92 یان 93 با هەڵە نەبم ڕێنماییە دەرکراوە
ئێمە تا ئێستا وەرش بۆ ڕێنمایی ڕابڕێەوە جەناب داگەتاری ئەو ڕێنمایی کە چەند ساڵی بەسەر تێپەڕیوەکە پێویستی بە ئەپدەیتکردنێ ڕوونکردنەوەشی تیانە بۆ ڕوونکرد بزەبت کۆمەڵی لەو کاتیا بۆ ئەو سەردەمە شتێکی تر بووە و یاسای جەناب دەزانی یاسای یانەکان بە هەمان شێوە هەموو بووە گرنگی یاساژ ئەوەیە کە تۆ هەمیشە ئەپدەیتکرێتەوە بگونجێ لەگەڵ واقعە کە نەگونجێ سەردەمەکە گۆڕاوە کێشەیە بۆیە ئەگەر ئێمە دیقەتی بە ئالۆزیەک لە بیان بەرکەوتنێ زۆرجار لە یاساکانە جەناب دەزانی بەپێی کارێکی خۆشت زۆرجار بەرکەوتنی لە یاساکانە کێشەی زەویزار هەیە کێشەی وەبەرهێنانی لەناو وەرزشە ئەم کێشانی یەک لای نەبووتەوە نازانی بە هەڵواسرایی بە معلقی ئەمێنێتەوە حتا کێشەی هەڵبژاردنیش هەیە شێوازی هەڵبژاردنی شوێنە وەرزشەکان بەڵێ یەکێتی وەرشەکان جاری وایە بە قانونی یەکێتی وەرشەکانی عراقی ڕۆم جاری یعنی ئەمانە هەمووی بەرکەوتن لە وەرشە ئاڵۆزی پەرتەوازایی یەکەیە ئەنجا ئەبێ چی ئەم بابەتە لایانی پەیوەنددار ئەبێ بیر لەو کاتەوە لەم بەرنامەی ئێمە قساکەن جومان لێبگرێت کە چۆن لە ماڵی وەرزش ڕێکاتەوە بەڵام بە شێوازشی دادپەروەرانە بیرکاتەوە و بە شێوازشی پلانی زانستی بیرکاتەوە پێش ئەوی بچمەنەوە ئەرکی ئێوە چییە؟ هەڵبەت ئێوە دوو کەسن بەڕێزت مامۆستای زانکۆ و کەسێکی تر کاک بڕار عەباس ئەویش وەکو ڕۆژنامە نووسێک زۆر جار کەیسی ڕۆژنامە نووسی وەرزشیش دێ لەو بابەتانە لە فەیسبوک یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە کەناڵەکان راپۆرتێکەکەن لەسەر کەسێک زۆر جار تەشیری تیابێ ئەمەش کێشێکی دیکەیە ڕوبڕووی کاکڕوان ئەم بابەتە ئەگەر پێ بدرێ ئێمە ئەو ڕۆژە بەڕێز دادۆرێکی بەڕێز بەناوی دکتۆر محەممەد بابەتێکی زۆر جوان سیمینارێکی پێشکەش کرد بۆ ئێمە یەکێ لە بابەتانەیە بۆ ئێمە کە ئەڵێم ئێمە پێویستە تەوعیە بکرین زۆر گرنگە یەکێ لە بابەتانی پێ بڵم یاریزانێک بۆ نمونە یە لە دادگاش کاتەکە ئەڵێمە تووشی پێکان بووم و معنەوێنیش ڕووخام لێرا پێویستی بەچی هەیە لێرا پێویستی بە راپۆرتی کەسی مختەزێ لە وەرزش شابزانانی ئەم پێکانی ئەم چەند لە تەمەنی ئازارەری کرد ئەگەر لەو ساڵەیە تووشی ئەو پێکانە نەبووایە چەند ساڵێکی توانی یاری بکە هەڵسەنگاندن بۆواکە ئەمە لێ ئەجا سەیری کە بۆیڵم ئەمە گرنگە لەولاوە ئەگەر دادۆر خۆی بزانێت کاڵێ ئەو ئەڵێ من زەرری معنەویشم پێگەشتۆ داوەر چیشی بۆ ئەێنێ شارزایشی دەرونیشی بۆێنێ بۆی ئەویش راپۆرتی باتێ لەلایەنی دەرونی بزانە ئایا بزەبت دوای ئەمە بالفعل ئەمە تەحتیم بووە بۆ کارێکە بۆ قاسێکی سەقەت بووە بۆ نمونە ئەژنۆی بخۆت زانانی کە زۆربەی پێکانەکانەوە بۆ نمونە ئەژنۆی ئەڵێ من چەند ساڵ یاری دوورکەوتمەوە مەبەستم لەوەیە شارەزای داوەری ئەوەی گرنگە یعنی ئەو لایەنانە دادۆر بەڕێز بۆی کۆکاتەوە بۆی هەمووی مافی خۆی بێتەوە گرنگی ئەمە چییە خۆی گرنگی کاکاروان بەڕێز دادوەر هەشت لە یاسای سلماندن هەشت هینی بەدەستەوەی کە کەیسەکانی پێک لای کاتەوە لە دادگا یەکێ لەوانە راپۆرتی شارەزای داوەری بۆی ئەوە گرنگە و گرنگیشی تریشەیە ئەمێ باسیکەم ئەوەیە هەر کاتێک بەڕێز دادوەر راپۆرتی شارەزای دادوەری ڕەفسکە ئەبێ سەبەبەکانی بنووسێ بۆ ڕەفزیەکە ئەمە بستم لە چیە گرنگی لایەنی شارەزای دادوەری بۆیە گرنگە بۆیە ئەڵێن ئێمە ئەگەر ئێمە تەوعیە بکرین سیقەمان بە قانون هەبێ و شارەزاییمان هەبێ کە لەو ئیشێکیکەین لەگەڵ کەسی بەرامبرە من نامێ ناوی یاریزانە بێن ئێستا حالین ئێمە یاریزانێکی زۆر باشمانەی لە کوردستانە کە لەگەڵێکی لایەنەکانی عێراقا گرێبەستی کردووە ئەم یاریزانە لە گرێبەستەکەی کردوێتی نوسخەی وەرنەگرتووە نوسخەی خۆی وەرنەگرتووە لەسەر ئەو یانێش تووشی پێکان بووە ئێستا نە مافی پێکانەکەی بۆ سەرفەکەن نە ئەو موچە و گرێبەستە هەیە بۆی سەرفەکەن مەبەستم لەوەی ئەگەر یاریزان ڕۆشنبیری بەرز بێ ئاستی ڕۆشنبیری خۆی بەرز بێ وەکو یاسایی داوای خوێنێتەوە جارێک پێش هەموو شتێک ئەنجا دوای واژووی لەسەرەکە و دوای داوای نوسخەی خۆشێکە لە نوسخەکە من بۆی بزانم وەکو دوکیومنت لام بێ ئەمانە ئەگەر ئێمە ڕوێنێنی یاریزانان مامکەین بەگشتی ئەمە وەکو باسم کرد دووبارێکەوە بەشێکی بچووکە لە کێشەکانمان بەڵام گرێبەست زۆر جاڵی شایعە زۆرە ڕاست لە بابەت بەڵام گرێبەستیش زۆر جار باسەکرێ ئەو گرێبەستانەی کە یاریزان لەگەڵ یانایکە ئاشکرا ناکرێ بێگومان کەم ئاشکراکراوە وەگرێ بەستە حەقیقیەکە نییە زۆر جارگەر یاریزانیش خۆی بە زوڵم لێکراوە بزانێ هانا نابا بۆ دادگا چونکە نرخە ڕاستەقینەکەی ئاشکرا نەکراوە خەڵکی تر لە پشتیوێت زۆر ڕاستەوە هەدەفی وەرزشی ڕاستەقینە یەکێک لەوانە ئەم بەرنامەیە کە ئەکرێ ئەم بابەتانی تیا ئەوروژێ واتە ئێمە یاریزان ئەبێ مافی خۆی بەدەستی خۆی لی بزانێ و بیسەنێ و کارگێڕەکانیش لەم وەلا سەڵبکەنەوە بڵێن ئەمە لە کوردستانە بڵاو بێتەوە یاریزانان وەرشکاران هەمیشە ئەبێ بە ئەمری واقع کاکاروان ئەگەر هەمومان سیقە بە دادگا بکەین کێسێکمانە بیمین لە دادگای لایکەینەوە ئیتر بێ بە ئەمری واقع دواتر لەوانەیە بیرۆکەی کەژێت بۆم بابەتە وەکو باسم کرد بیرەکەیتەوە لە داهاتوە ئاڵۆزە بێ و بەرفراوانترە بێ بیرەکەیتەوە داوانێت دادگابی لە شتێکی کە بکاتەوە ڕێژەکان هەلکە پێ دوایە کاردانەوەی خەڵک وەرزشکاران بۆ ئەم بابەتە چێ بێ خەڵک وەکو وەرزشکار پێم وتی ئێمە لەبەری هەژاری کاردانەوەیان چی ئەبێ بڵێ وەکو کاردانەوەیان
بە کۆمەڵ ڕۆکەنە دادگا بۆ یەکلاکردنەوەی کەیسەکانیان یاخودچی کاکاران دوو بەشە وەکو عەرزم کردی دووارێکمە بوو بووە 2000 دووبارم کردەوە زۆر جار تام دقەیە وەکو پێم وتی ئەم بابەتە لەبەرەی تازەیە بەنسبەت ئێمەوە وەرزشکار وا تێگەشت و تۆ ئەگەر تۆبی بە بەرگریکاری چی شتەکانی نەخێر بەڵام مەبەستەکەی ئێمە ئەوەیە لێرە کاکاروان ئەبێت تەوعیەی خەڵکین ئەمە ینی بۆی خەڵک چۆن بەرەو پیری ئەم تەوعیەی ئێمەیەت ئەمە لەسەر پست نابێ ڕووکەنە ئێوە بێ ڕووکەنە دادگا دواتر دادگا بەڵێ ئەگەر پێویستی کرد ئەگەر پێویستی ئەو ڕۆژی سوێن خواردنە چیان پێوتن ئیشی ئێوە چییە؟ کاکاران ئەو سوێن خواردنەوەی کە تۆ کارەکەت متمانەوە بە ئەمانەتەوە ئەو کارە ڕاپەڕینی ئیشەکە چیان پێوتن ئێوە ئیشتان چییە بێت؟ بەڵێ کاکاران ئەگەر دادوەری بەڕێز کەیسێکی وەرزشیاتە لای کەوتە بەردەست لەلایەنی زانستی ئەبێ زۆر بە قوڵی و زۆر بە بەرفراوانی بە وردی لایەنی زانستی ئەو کەیسە سروشتەکەی کە دادوەر خۆی پێتەڵێ پێویستی بەچی هەیە تۆ ئەبێ ئەمانەی بۆ ڕوونکەیتەوە بەرچاوڕوونی بەداوە لە ڕووی زانستی هوەری بخیتە بەردەستی بەڕێزداوەر بڵێ ئەبێ بەم شێوەیە خۆی و پێویستە ئەم کارە بەم شێوە بکرێ و بەم شێوە ئەگونجێ دەکەیتە بەردەستی داوە بۆی بڕیارێکی دروستدات ئێوە راپۆرتەکە چۆن ئامادەکەن بلە ئەچنە شوێنی ئەو کارەی کە تێکراوە یاخود ئەگەر پێویست کا بە ئیزنی داوەر ئەچیتە ئەو شوێنەوە ئەگەر داوای نووسراوێکی لەو شوێنی کە شێشەکەی بە موافقی داوەر داوایەکی بە تەڵەبێک ئەو کتابە داواکەی بۆ شێوەیە تەنها واتە خۆ سەردانی مەدانی ناکەێت ڕاست سەردانی مەدانی ناکەێت یاخود خەڵک نابینی لێ وەربگری بەڵام تۆ کە پێڵی شارەزا ئەو شارەزای لە بوارەیە هەیە ئازانی ئایا کاتێک یاریزانێک و عەرزم کردی تووشی پێکانی بۆ تا داوای مافێکی زۆر گەورەی کردووە قەرەبوویکی زۆر گەورەی لە نادێکە داوا کردووە تۆ ئەو کاتە براوردێکی لەو کاتی کە بۆ نمونە وەکو باسەکەم ئەمە بۆ نمونە لەو کاتی کە پێکان بۆ ئەم یاریزانە تەمەنی چەنە وەرزش لە کوردستانە وەسەتی حسابیەکەی وەرگری بزانی یاریزان لە ڕووی زانستێکەوە تا چەند ئەتوانێت یاریکە یاریزانی متەقەدمین باسەکەم ئەلەو کاتەیە تۆ راپۆرتەکەی خۆت بە زانستی بۆ داوەشیەکەیتەوە ئەم وردەکاریانت بە ڕێز داوە لەوانێ نەزانێ چۆنە لە ناوەرشا تۆ بۆ ڕوونەکەیتەوە کە وەسەتی حسابی تەمەەن دەرەکەی لێرەیە بۆی ئەڵێ ئەم یاریزانە ئیتوانی تا 2 ساڵی کە یاری بکە بۆی ئەوە نەمافی قوراوە و پێویستە ئەو بڕپارەیە باشتر ئەو بڕپارەی بدرێتێ تۆ توانی ئەو تەقیمە بۆ بەڕێز داوە بکەیتە بەردەستی هیچ زانێرێک نەخراوەتە بەردەست کە ئەو کەیسانەی کە لە ڕابردوو شار ڕوودراوە ئەکرێ زین و بکرێتەوە یاخود کەیسی بەردەوامەکان لە دەسەڵات ڕوون بێ بۆ لای وەرزشکاران بەڵام شارەزا بۆی هەیە بۆی ئەگەر زانیاریەک ئەوە کە بەڕێز ئەو ڕۆژە لە سیمینارەکە ئەم پرسیارمان کرد لە بواری خۆت بۆ تێ بچی سەری کە ئەو کەیسە بکەی کە کراوە پێشتر بۆی چۆن بڕیاری لەسەر دراوە سروشتی کەیسەکە چۆن بووە ئەمە شەرچێتە قاڵبی چوارچەوەی خۆتەوە و خیبرە ئەتوانی سەیری بکەی پێ دوایە تووشی کێشەیەکە بن شارەزاکان لەوەی بەشێک لە کەیسەکان ئەدرێتە دەست شارەزاکان راپۆرت باتەوە بە بەڵێ خۆی بزە بدوایە باسی ئەوش کرا جاری ئەو خەڵکانەی لە کەیسەکانان یاخود دەستگاکان یانەکان زۆر جار بەرکەوتنی لەگەڵ کەسەکانە زۆر ئەیان ناسیت زۆر جارلانەیە زۆر ئەم حاڵەتانە بووە لە بوارەکانی ترە تووشی هەڕەشە بووە کەسێک یان تووشی کەوتۆتە ژێرکاری کاریگەری پەیوەندی کۆمەڵایەتیەوە لەم کاتەیە تۆ خۆت ئەبێ ئەتوانی داوەر ئاگادارکەیتەوە بۆ ئەم بابەتانە کە لی دەرچی بەڵام ئەوە ئیشەڵا تووشی لایەک نابێت باش دکتۆر تۆ شارەزای بواری کارگێڕی و دەسی نووسینیش هەیە لەسەر نووسینی وەرزشی زۆرجار لەسەر بەرپرسە وەرزشەکان ئەنووسرێ ئەمەش هەندێک جار بە تەشهیر ناوەبرێ و لەم ئیشەشتانە شارەزای دادوەری لە بواری وەرزشە هەمان شتەگرێتەوە کەم بینیومانە بەرپرسێک بەهۆی راپۆرتێکی ڕۆژنامەوانیەوە دوور بخرێتەوە لە وەرزشە ڕاستە لەمەیە تا چەند هاوکارم بۆ ئەم بابەتە کاکەڕوان ئەوە دووبارێکەمەوە لێرەیە ئەم بابەتانی کە ڕۆژنامە نووسین و تەشکردنی تێکەوێ بابەتەش تری تێکێ شارەزا لە بواری ڕۆژنامە بێگومان ئەمەش ئەتوانێت ئەو کەسە راپۆرتی بابە داوەر راپۆرتی بابە داوەر ئایا ئەم دەقە نووسینە چەندی تەشکردن بۆ ئەم کەسە بۆ معنەویان چەند کە ئەم کەسەی ڕوشاندووە ئەمەش لایەنێکی ئەوەیە کەسی ڕۆژنامە نووس ئەتوانێت ئەم بابەتە لەیەک لای کاتەوە لە وەرزشە ئەم تایبەتمەندیە نییە جا نەکراوەتەوە لەوەی کە ڕاهێنەرێکە بە نمونە تیمەکەی دۆڕێ هاندەرێک هێرشەکاتە سەری بە شێو لە شێوەکان ئەگەر کاکاروان عەرزم کردی ئەگەر بچێتە قاڵبی ڕووی زانستی و ڕووی هوەری ئەو کەیسە کە سروشتی بگونجێ لەگەڵ وەرزشە و پراکتیزەکردنی وەرزش و لە ڕووی تیۆری وەرزش ئەوی کە تۆ لە مێشتا ئەیزانی کە بەڕێز داوەرداوە لێکا بڵێتێتەوە چوارچێوەیە ینی ئەم کەیسی وەرشی چەند لایەنێکی دیکەش یەتە ناو بابەتەکان منکو عەرزم کردی زۆر جار ئێمە لەوانێ کۆمەڵێک شتەوێ درکمان پێ نەکردن لە داهاتوو ڕوئەیە بۆی ئەڵێم ئەم بابەتە گرنگی ئەمە گرنگی پێبین و بە چاوی گەورە سەیریکەین چکە لەوانەیە حاڵەتمان تووشە بێت ئەم کەیسە لە دادگایەک لای کرێتەوە باش دکتۆر چ پەیامێکت هەیە بۆ وەرزشکاران
لەم ئەرکەنوەیە کە سپێراوەوە دادگای سێمانژوک و یەکەم دادگا بە خۆشحاڵیەوە ئەم بابەتەی ڕەچاو کردووە. هیوادارم لە داهاتوو ئەو بەڕێزانەی کە لە خۆیان ڕابینن لە شارەکانی تری کوردستان داوا بکەن داوا پێشکەشکەن کە ئەوانی بۆ شوێ چونکە جەناب دەزانی وەرزشیش کایەکە و کایەکانی تر هیچی لە پسپۆرەکانی تری ژیان کەمتر نییە. ئەمە لایانی دووەم داواکەم لە ساڵی داهاتوو هەم لە شاری خۆشمان خەڵکانی بەڕێزی تریش بێنە پێشەوە بۆی ئەوانیش ئەسپی خۆیان تاودەن لەم بابەتەیە. لایانی سێم ئەوەیە وەرزشکاران و کارژێڕەکان زۆر گرنگی بەلایانی یاسایی بین و کاتێک کارێکین دەرەنجامی یاسایەکەی بزانین زانی بەرکەوتەی یان دەرهاویشتەی چی ئەبێ لە داهاتووە لە ڕووی یاساییەوە ورتر بن لە بڕیاردان بەڵێ بە عشوایی بیر نەکەینەوە و بە کوردبینی بیر نەکەینەوە بە تەرکیزکەین لە کاتەکان و وردبین لەو بڕیارانەکەین ئەو دەقانێکێتە بەردەمان بە جوانی بخوێنینەوە بزانین ئایا بەرکەوتەی چییە هەتا کارژێڕەکانیش کاتێ نووسراوی فەرمیەکەی بزانین ئەم نووسراوە لە ڕووی فەرمیەوە جەناب لەوانەیە بابەتەیە قاڵی ئێستا ئایا کە کارێک ئەکرێ دقێکە نووسی بۆ نووسراوەکەی ئەم نووسراوی تو لە ڕووی یاساییەوە چەند گونجاوە ئەمە زۆر گرنگە. پێش ڕووی کۆتایی بێنم هیچ پلانێکتان هەیە بۆ ڕوونکردنەوەی زیاتری سیمینارات و وەرکشۆپ لەسەر ئەم بابەتە؟ وڵات ئەگەر بکرێ من خۆم درێغی ناکەم لە داهاتوو و پێشم خۆشە ئەم بابەتە ئەگەر لە ڕووی یاساییەوە بگونجێ بەڵێ بۆنا چونکەمە گرنگە ئەم بابەتە هەم سوودی بۆ لایەنی تەسقیفی هەیە و هەم سوودی بۆ ئەوەی ڕادی ڕۆشنبیری یاسایی لە ناو وەرزشکارانە بڵاوکەیتەوە. سپاس دکتۆر دیار کەمال شارەزایی دادوەری لە بواری وەرزش بۆ مەسای زانکۆ. زۆر سپاس سپاس بۆ بینەرانی زۆر سپاس.